لەناو زیندەخەوەکانمە لە عەرعەرین. بە ئامادەبوونی کەسوکاری ئەنفالکراوان و بەرپرسانی حیزبی و حکومی هاوشان لەگەڵ شاندێکی مەڵبەندی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری مەراسیمی 38مین ساڵیادی بەناو ئەنفالی ناوچەی شێخ بزەنی بەڕێوەچوو کە تێیدا پەردە لەسەر مۆنومێنتی شێخ بزەنی لادرا و ژمارەیەک چالاکی جیاواز بۆ نێوە ئەنجام دران. بەناوی خی گەورە میێرەبان دیارە ئەمڕۆ ئێمە وەکو کۆمەڵی دادگەری کوردستان و کۆمەڵبەندی چەمچەماڵ بەشدار بووین لە 38 ساڵیادی کیمیابارانی ناوچەی شێخ بزەنی کە بەداخەوە سەری 1400 خێزانمان لەم سنووریا لە کارەساتی ئەنفال لە گیانی خۆیان بەخت کرد. لە ماوەی ساڵەکانی ڕابردووە ئەوەی کە ئێمە ئەیبینین بەڕاستی ئەم ناوچەی ئێمە لەلایەن هەردوو حکوومەتی عێراقی فیدراڵ و حکوومەتی هەرێمی کوردستان و خزمەتی کیوا پێشکرد بە ناوچەکە نەکراوە لە ڕووی خوێندنەوە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی ڕێگاوبانەوە لە ڕووی ئاوادانکردنی گوندەکانەوە گرنگیشە لە ئێستاکە لە بەرەبەری پێکەنانی حکوومەتی عێراقی فیدراڵین وەفدی دانوستانکاری کورد یەکێک لە مەرجەکانی ئەوە بێ کە ئاوادانکردنەوەی ئەو ناوچانەیە کەوا زۆر بەخەستی ئەنفالی بەرکەوتووە. کەسوکاری ئەنفالکراوانی بەشدار لە یادەکە نیگەرانە لە کەمتەرخەمی حکوومەت لە ئاست ئەو هەموو قوربانی سنوورەکە و دەڵێن هیچمان بۆ نەکراوە. پیاوم ئەنفالە و دوو کوڕم ئەنفالە و ئیتر شوبرام ئەنفالە و دشم ئەنفالە و من لە تەقتەقمەوە کاتەی پیاوەکەم ژیرە و مارم دارمان ژیرە لای برایەکەم وڵاگە بگەڕێتەوە خۆشە بیان دینین دەچینە سەر گۆڕەکان خۆشە فێنکیە بۆ دربان پێمان خۆشە ئەگە بگەڕێتەوە گەلێ خۆشە یعنی ئێستا خۆش نییە کوڕت بێتەوە بەردەستت پیاوت بێتەوە بەرەوەڵە 38 ساڵەوە چاوەڕێم ڕۆژێ ئەگە خۆی گەورە هاوڕمان لێداتەوە بێنەوە پێمان خۆشە. لا سێ برام ئەنفالە سێ منداڵم ئەنفالە براکانم میرە خۆ منداڵتر مەمی دوانیان ژنی هێنا بێکیان ژنیشن هێنا لا داواکاریمان لەوەیە بۆمان بێنەوە ئێسکە پرسکەکانیان ئەی لە ڕووی خزمەتگوزاری و ئەم گوندانەی لە هیچ چیان بۆمان کرد وڵی جیان بۆمان نەکرد چیان بۆمان کردەوە هەتا ئێستا هیچیان بۆمان نەکرد. خەلیل تاقانەی ئەنفالە و دەڵێت بەڵێنەکانی حکوومەت هیچیان لێ سەوز نەبووە ئەوا بڕات نەوەکانیشم ڕووفاتی کەسوکارەکەم نابینن. 22 کەسمان ئەنفالە لە عایلەی خۆمان من لە ماڵی خۆمانە تەنها خۆم دەرچووم لە ساڵی 88 لە سەی پێنج کە هجوومەکە کرا بۆ گوندی قەسرۆک سێ خوشکی کەم هەبوو خوشکانم بڵێن بەشوو بوون ئەوانیش دەرچوون بەڵام لە عایلەی خۆمانە ئەوەی کە لەوێ دەژیان بەس خۆم دەرچوون بە تەنیا مابوو. داواکاریەکانمان ئێمە هەموو ساڵێکم داواکاریانەی کەنێ بەردەمی ئەم حکوومەتە بەڕاستی ئەم حکوومەتە باشی خۆی هەڵنەستاوە تاوانبارانی ئەنفال لەواتی بیان بدرێنە دادگاوە لێرانە ئەمە قەبزیان هەیە لە بەغا لێرانە بەخێوەکرێن و داڵدەیە درێن و دێوەخانانەیە بۆی بڕێتەوە و لە مستەشفا تایبەتەکانە ئەتۆکن و وەفاتەکەن بڵێ ئێمە گەر بەم حسابەی کە ئێستا کە سوکار بڵێن ڕووفاتەکان نەگەڕێتەوە بەم حسابەی ئێستا بێ مناڵی منیش نایبینێت تەواو بێت لەبەرە ئێستا چەند سەد ڕووفاتێک گەڕاوەتەوە بۆ نمونە ئێمە 182,000 ئەنفال ئێمە چەند کەسمان وەفاتی کردو بۆ ئاواتەوە بوون نەیبینی ئێمەش نایبینین. لە پرۆسەی بەناو ئەنفالدا و لە 24 گوندی ناوچەی شێخ بزێنی 1408 کەس بەدەستی ڕژەمی پێشووی عێراق بێ سەرشوێن بوون و ئێستاش کەسوکاریان چاوەڕێی هاتنەوەی ئێسک و پرووسکە بێنازەکانیان دەکەن. ڕەیبن محەممەد کەناڵی پەیام ناوچەی شێخ بزێنی.